ئەو قوتابیانەیش کە ناویان دەخوێنینەوە هەر لە قوتابخانەی نیلوفەری بنەڕەتی کچانن کە کۆنمرەیان لەسەری 95 بووە. قوتابی مینا عەبدوڵڕەزاق، قوتابی بەیار عەباس، شەم ئەمیر، شێنێ دانا، هێلین هیمدات، دینە فەرهاد، کارین فاروق، ئارا فەرمان، نور ئاری، تەلان گەیلان، لاڤە هەڤاڵ، لاڤە عەبدولواحید. دەوا لە بەڕێز مامۆستا سەعید ڕەقیب یاریدەدەری بەڕێوەبەری پەروەردەی گشتی دەکەین بۆ پێدانی سەرتیپیان با فەرمێت. زۆر پیرۆزە.